ئەمڕۆ ڕۆژی جیهانی بێسەر و شوێنبووان یاون بووانە دیارە کە گەلی کورد بە درێژای مێژوو ڕوبەڕووی کارەساتی زۆر گەورە بۆتەوە کۆمەڵ کوشکراوە لە ناو براوە لە نێو گۆڕی بە کۆمەڵ دانێژراوە ناوچەکە وای لێ کردووە کەیتر کۆمەڵێک دۆسیەی تایبەت بە بێسەر و شوێنبووان ونبووان لە هەرێمی کوردستان و عراق بە تایبەتی هەبن ئایا ئەم قەیرانانەی کێستا لە عراق هیچ کاریگەریەکی لەسەر ئەم دۆسیانە دەبێت و چه قەیرانێکی گەورەتری مرۆیی لێ دەکەوێتەوە من زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز ئەڤین یاسین گوتەبێژی کۆمیتەی خاچی سووری نێودەوڵەتی لە ئەستەدیۆ لەگەڵمان زۆر بەخێر بێت. لە ساڵی 1970 بەدواوە کۆمیتەی خاچی سووری نێودەوڵەتی بەدواداچوون دەکات بۆ دۆسی ونبووان و بێسەر و شوێنبووان لە عراق و لە کوردستانیش ئەم بارودۆخە کە ئێستا لە عراق هەیە تا چەندە ئەرکی ئەم کۆمیتەیە قورستر دەکات ئەگەری کارەساتێکی مرۆیی دیکەی لێ دەکەوێتەوە. زۆر سپاس بەتایبەت بەڕاستی سپاسانەکەم ئەمڕۆ ڕۆژی وەکتە نابتان فەرموتان ڕۆژی جیهانی کەسانی بێسەر و شوێنە ئێمە کۆمیتەی نێودەوڵەتی خاچ سوور هەوڵێکی جدی ئەدەین بۆی ئەم ڕۆژە یادی ئەم ڕۆژە بەرز ڕاگرین و بۆی بتوانین کە بەلایەنی پەیوەنددار بە خێزانەکانی کەسانی ون بوو بڵێن کە ئێمە لەگەڵیانین هاوخەم و هاوسۆزیانین بۆ ئەوەی ئەم پرسە هەر بە زیندوی بمینێتەوە بتوانین ڕای گشتی ئاگدار بکەینەوە هۆشیاریان بکەین لەسەر ئەم پرسی ونبووەکان. بەڕاستی ئێمە لە ساڵی 1970ەوە لە عێراقین بە بەردەوامی کارمان کردووە ئەم کارکردن لەسەر کەیسی کەسانی ونبوو یان بێسەر شوێنبووەکان یەکێکە لە کارە هەرە گرنگەکان کە ئێمە گرنگیەکی تایبەتمان پێداوە بایەخێکی زۆرمان پێداوە لەسەر ئەم بوارە کارمان کردووە. باشە لە عراق و لە هەرێمی کوردستانی چەند کەیس تا ئێستا لە بەردەستن کە کاری لەسەر دەکەن؟ بەڵێ ئێمە ئەتوانین بڵێن لە عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە ژمارەیەکی بەرزترین ژمارەی کەسانی ونبوویتیایە لە سەرانسەری جیهانە خۆی لە خۆیەکە هەندە ساڵە لە ساڵی 1970 لەم شەڕە ناوخۆیانە یان کە شەڕی نێودەوڵەتی نێوان عێراق و ئێران و عێراق و کوێت کەسانێکی زۆر بێسەر و شوێن ون بوونە بۆیە ئێمە ئەتوانین بڵێن ساڵانە ئێمە ئامارێکی تایبەتمان هەیە بەڵام ئەگەر بە ئاماری گشتی ناتوانین بڵێن چەندە بە تەواوەتی ئەتوانین بڵێن کە سەدان هەزاران کەس بێسەر و شوێن بوونە لە ساڵانی 1970 تاوکو ئێستا ئێمە کە کۆمیتەی نێودەوڵەتی خاچ سوور خێزانەکان بە یەکسەر ینی شێوەیەکی ڕاستەخۆ دێن بۆ لامان یان کۆنتاکتمان پێوە ئەکەن کەیسیان بۆ ئەەکەینەوە بە دواتچوونیان بۆ ئەەکەین سۆراخەکەین لەسەر ئەو کەسانەی کە بێسەر شوێن بووینە ئەتوانین بڵێن لە ساڵی ڕابردوو ئێمە پتر لە 1800 کەس خێزان هاتوونەتە داواکاری پێشکەش کراوە ئیشمان لەسەر کارەکانیان کردو و توانیمانە زیاتر لە 700 خێزان وەڵامی یان چارەنووسی ئەو کەسانەی کە بێسەر و شوێن بوونە یەکلایی بکەینەوە ئەم ساڵش پتر لە 700 خێزان هاتوونەتە لامان داواکاریان پێشکەش کردووە توانیمانە کە پتر لە 400 حاڵەت کە ئەوانەی کە مەسیریان دیاری بکەین و چارەنووسیان دیار بکەین. باشە ئەم ئاڵۆزیانەی کە ئێستا لە عراق ڕوو دەدات شەڕ و پێکدادانە لە نێوان گروپە شیعەکانە هەیە مەترسی کارەساتی گەورەتریشی لێ دەکەوێتەوە خاچی سووری نێودەوڵەتی تا چەندە ئامادەکاری دەکات بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی لێو جۆرە ئایا ئەمەوا دەکات کە ژمارەی کەسەکانی ئەوە زیاتر بێت و چ بارگرانیەک دەخاتە سەر ڕێکخراوەکەتان؟ حتمما ئێمە وەک ڕێکخراوێکی مرۆیی جیهانی پتر لە 150 ساڵە کارەکەین لەم بوارە ئێمە زۆر هەوڵە دەین کە هاوکاری پێشکەش بکەین بە تایبەتی لە حاڵەتی نالەبار وەکو ئێستا کە لە عێراق و یان لە هەر شوێنێک لە سەرانسەری جیهان ڕوئەدا کۆشی خۆمان ئەدەین بە تایبەتی بۆ خزمەتگوزاری پزیشکی تەندروستی بۆ فریاکەوتن بۆ نەخۆشخانەکان هەوڵە دەین کە بە تایبەتی ئەو خێزانانەی کە کەسێکیان ون بوو بێ بزر بێ بەهۆی ئەوەی کە ئاوارە ببەنیان بەهۆی ئەو ناکۆکی چەکداریانەی کە ڕوئەدایان بەهۆی ئەو پشێوەی ناخۆیی کە هەیە ئێستا لە عێراق هەر کەسێک خێزانەکان ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن لە ڕێگەی ژمارەی خۆرایی ئێمە کە ئەتوانن ژمارەکە بە خۆڕاییە 822 ئەتوانن کۆنتاکتمان پێوە بکەن هەر پرسیارێکیان هەبێ لەسەر هەر بوارێک بە تایبەتی لە بواری ئەو کەسانێک کە ون بوونە یان هەر بوارێک بە تایبەتی بەگشتی دەتوانن کۆنتاکتمان پێوە. باشە لە عراق 11 بنکەی هەیە خاچی سووری نێودەوڵەتی و لە 160 وڵاتیش بە دوای ونبوواندا دەگەڕێت پەیوەندی تا لەگەڵەوە ونبووانە چۆنە ئایا بنکەکانتان فراوانتر ناکەن بۆی کە بتوانن زووتر بگەنە چارەسەرێکی باش بۆ چارەنووسی ئەو کەسانی کە داوا دەکەن؟ بەڵێ ئێمە لە عێراق ڕاستە 11 بنکەمان هەیە لە سەرانسەری عێراق بە تایبەتی ئێمە ماعادە ئەوەی لە عێراق هەمانە ئێمە شەبکەیەکی یان نێتۆرکێکی جیهانیمان هەیە کە پێ ئەڵێن نێتۆرکی سۆراخکردن بە دوای ونبووان پتر لە 179,000 کەس
کەیسیان تۆمار کردووە لە سەرانسەری جیهان هەر ساڵی ڕابردووە ئەو داتایەمان هەیە ئەتوانین بڵین لە عێراقیش هەوڵی خۆمان خستۆتە گەڕ ئەتوانین هەوڵمان داوە خێزانەکان هەر کەسێک بێتم بۆ لامان بێتە سەردانی ئۆفیسەکانمان بکە یاخود لە ڕێگەی ژمارەی خۆڕایەکان دەتوانن تەلەفۆنمان پێوە بکەن و ئێمە ئەتوانین هاوکاریان بین. بەڵێ بەڕێزە ڤینیاسین گوتەبێژی کۆمیتەی خاچی سووری نێودوڵەتی زۆر سپاس لە ئەستەدی کوردستان 24 ئامادەبووی. زۆر سپاس.